خۆتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم کە زۆر باش بن. من دووبارە گەڕامەوە وڵاتان لە پرۆگرامێکی نوێ، وێنەیەک و کارێکی دەستی نوێ. بێگومانم کە سووتان لە پرۆگرامەکانی ڕابردوو بینیوە وایە بۆ ئەم پرۆگرامەش لە ئەوڵەوە هەتاوەکو کۆتایی لەگەڵ مابن بۆی کە وێنەیەکی جوان دروستکەین. من بۆ ئەمڕۆ وێنەی ژیشکێکم بۆ ئامادەکردوون کە دروستێکم لەگەڵ ئێوەیە. جا ئێوەش کەرەستەکانتان ئامادە بکەن لەگەڵ منە تاوەکو وێنەیەکی زۆر جوان دروست بکەین. با دەست پێ بکەین کە پێویستمان بە چەند کەرەستەیە کە بێ بۆ وێنە کێشان ئێوە ئەزانن وایە پێویستمان بە کاغەز ئەبێت لەگەڵ پێنووسی ڕەنگاوڕەنگ. ئێستا دەست پێیەکەین لەگەڵ مابن. سەرەتا پێویستمان بە کاغەزێکی سپی هەیە، پاشان پێویستمان بە ماجیگێکی ڕەنگی ڕەش هەیە. سەرەتای دەستپێکردنی وێنەکە ئێستا پێتانەڵم کە چۆنە. لێرەوە لە ناوەڕاستی پەڕەکەمانەوە دەست پێیەکەین بەم شێوەیە. پاشان لێرەوە لێرە لوتێک بۆ ژیشکەکەمان دروستەکەین. لێرەشە چاوێکی جوان، لێرەشەوە کەمێک ئێرە قەوسەکەینەوە. دواتر ئێوە ئەزانن کە ژیشک پشتی وەکو دڕک وایە لێرە ئەتوانین ئەبەم شێوەیە سەرپشتی ژیشکەکەمان دروستکەین. هەر بەو ماجیکە ڕەنگە ڕەشە هێڵی بچووک ئەکێشین کە ئەبێت بە پشتی ژیشکەکەمان. پاشان لێرەوە ئەتوانن قاچی ژیشکەکەشمان دروست بکەین. پاشان ئەو هێڵانە بەم شێوەیە هەر لەسەر پشتێ کێشین. دواتر پێتان ئەڵێم کە چی ئەکەین. چی ئەکەین؟ ڕەنگەکەین. من ڕەنگی پرتەقاڵی بەکارەهێنم بۆ ڕەنگکردنی ئەم ژیشکە جوانە. وەکو لە پێشتریشا پێم وتوون کە پێویستە کات ئەو هێڵی کە کێشاومانە ڕەنگەکان لێوەی نەچێتە دەرەوە بۆی کە وێنەکەتان جوان دەربچێت. بەم شێوەیە ڕەنگە پرتەقاڵەکە لەسەرەوە تا خوارەوە بەکارهێنین، بەڵام بە مەرجێک بە یەک ئاراستە قەڵەمەکەتان بەکاربێنن. دواتر کە ڕەنگەکەمان تەواو کرد چی ئەکەین؟ سەوزەگیایەکی زۆر جوان لەژێر قاچی ژیشکەکەشمانە دروست دەکەین بە ڕەنگی سەوز. من سەوزێکی کاڵ بەکارهێنم کە ئێوەش دەتوانن هەمان ڕەنگی سەوز بەکاربێنن. دواتر بە ڕەنگێکی سەوزی تۆخ ئەم جارەیان گەڵای ناو باخچەکەمانە کێشین ئەمەم شێوازە.
پاشان کە ئەممان تەواو کرد ئێوازانن کە لە ناو باخچەکانە گوڵیش هەیە بۆیە وێنەی چەند گوڵێکی جوانیژە کێشین کازانن لقی هەر درەختێک و هەر گوڵێک ڕەنگەکەی قاوەییە پاشان گوڵەکان ئەتوانن ڕەنگی دڵخوازی خۆتانی بکەن. دواتر چی ئەگەین کە گوڵەکانمان تەواو کرد ئێوە ئەزانن کە لە ئاسمانە هەورمان هەیە هەروە خۆریشمان هەیە وێنەی هەورێک و خۆرێکی زۆر جوانیشە کێشین چونکە باخچەکەمان زۆر جوانە بە ڕەنگی شین وێنەی هەورەکەمانە کێشین لێرەوە ئەتوانن ئێوەش بەم شێوازە وێنەی هەور بکێشن بەم شێوەیە وێنەکەمان کۆتایی هاو بینیتان کە چۆن دروستم کرد لە کۆتاییە وێنەیەکی زۆر جوانمان بۆ دەرچوو کە باخچەیەکی جوان و ژیشکێک و هەورێک و خۆرێکی گەشاوی زۆر جوان بوو بڕگەی یەکەمان بەم شێوەیە کۆتایی هاو لەگەڵ مابن و بەجێ مەهێڵن چونکە بڕگەی دووەممان ماوە کە کارێکی دەستی زۆر جوانە فەرموون. دووبارە سڵاوتان لەوێ مناڵ ئازیزەکانی هاوڕێم گەڕامەوە لاتان لە بڕگەی دووەمە کە بڕگەی دووەممان کاری دەستیە من بۆ ئەمڕۆ کارێکی دەستی زۆر جوانم بۆ ئامادە کردوون کە دروستکردنی کرمێکی زۆر جوانی ڕەنگاوڕەنگە و بەکارهێنانی ئەم کاغەزە ڕەنگاوڕەنگانە و هەروەها لەگەڵ چەند کەرەستەیەکی تر ئێستا لە سەرەتاوە تاوەکو کۆتایی پێتان دەڵێم کە چۆن کرمەکەمان دروست دەکەین ئەو کاغەزە ڕەنگاوڕەنگانەی کە ئێوە هەتانە پێویستەکە بەم شێوەیە ئامادەی بکەن کە من پێشتر ئامادەم کردووە جا هەر ڕەنگێک کە ئێوە حەستان لێبێ ئەتوانن بەکاری بێنن من ڕەنگی سەوز و پرتەقاڵی و مۆرێکی زۆر جوانم بەکارهێناوە ئێستا پێتان دەڵێم کە چی ئەکەین پێویستەکە ئەو کاغەزانەی کە بەم شێوەیە بڕیومانە بەخڕی بەیەکەوەی بنووسێنین بە بەکارهێنانی کەتیرەیەک کەمێک چاوەڕێ ئەبین هەتاوەکو بە تەواوی هەموو بەشەکان بە یەکەوە ئەنووسێن دواتر پێویستمان بە پارچەیەکی ترە بێ کە من بەم شێوەیە ئامادەم کردووە لە پشت ئەو کاغەزەی کۆتاییەوە خۆت ئەو کاغەزەی سەرەتا ئێستا ئەتوانین بڵێن کرمەکەمان ئامادەیە بەم شێوەیە دواتر من ڕەنگی کاغەزی شینم بەکارهێناوە کە بەم شێوەیە بڕیومە ئێوە دەتوانن بە هەمان شێواز دووبارەی بکەنەوە دواتر لە ناوەڕاستە بەم شێوەیە قەت یەکەن تاوەکو شێوازێکی لەم شێوەیە لێ دروستە بێ پاشان ئەو کرمەی کە دروستمان کرد بە بەکارهێنانی کەتیرە بێرەوەی کاغەزە شینەکەی ئەنووسێنی وەکوتم کەمێک چاوەڕێ ئەبین تاوەکو هەموو بەشەکان پێکەوە ئەنووسێ کە ئەوەمان پێکەوە نووسان پێویستمان بە ماجیکێکی ڕەنگی ڕەش ئەبێت بۆ دروستکردنی قاچ و هەروەها دەموچاوی کرمە جوانەکەمان لێرەیە دوو چاوی جوان بۆ کرمەکەمان دروست دەکەین ئەنجا چی یەکەین
لێرەیە لە بەشی خوارەوەی ئەو بازنانەی کە بە یەکەومانەوە نووسان قاچی کرماکەمان دروست دەکەین. بەم شێوەیە وێنەی سەر کرماکەمان کۆتایی هاو. ئێستا پێتانەڵێم ئەم شێوازی بڕینی کاغەزە بۆچی بوو؟ بۆ ئەوەی کە ئاواهی بتوانن کرمەکەتان یاری پێ بکەن. بینیتان چەند جوان دروست ئەبێ کاتێکە تۆ ئەو کاغەزەی ژێرەوە بە شێوەیەکی بازنەی ئەبڕیت، پاشان بەم شێوەیە ئەتوانی ئەو ڕسمەی کە لەسەری کێشاوتە بیجوڵێنی. بینیتان چەند جوان دروست بوو؟ بەم شێوەیەش کارەدەستیەکەمان کۆتایی هاو. جا هیوادارم لە سەرەتاوە تا کۆتایی لەگەڵ منە دووبارەتان کردبێتەوە و هەروەها سوودیشتان لێبینی بێ. بەرنامەی ئەم ڕۆژمان بەم شێوازە کۆتایی هاو. هەتا بەرنامەیەکی تر وێنەیەک و کارێکی دەستی نوێ بە دیدارتان شادەبمەوە. خواتان لەگەڵ.